بەداخەوە پرۆسەی دەنگدانی ئەلکترۆنی ڕوبەڕووی دەستێوەردان و ساختەکاریەکی بەرنامە بۆ داڕێژرا و پێشوەخت بووتەوە. ئێمەش دوای ئەنجامدانی کۆمەڵێک بە دواتچوون و گەیشتن بەم دەرەنجامە. یەکەم ڕەتکردنەوەی ئەنجامە بەڕایەکان و تەواوی پرۆسەکە بەهۆی دەستێوەردان و ئەنجامدانی ساختەکاری. داوا دەکەین دەنگەکان بەدەست جیا بکرێتەوە. پشتگیری تەواوی لە ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن دەکەن لەلایەن توشکمانەکانی کەرکووکەوە. هاوکات پشتیوانی خۆمان بۆ خۆپیشاندنەکانیان دەردەبڕین. هەموو ڕێکارە یاسایی و سیاسی مەدەنیەکان لەم ڕێگای دموکراسیەوە دەگرینە بەر. ئێمە لێرە دەکە بە شێوەیەکی دموکراسی و بە شێوەیەکی مەدەنی ڕێگارەکان دەکەینە بەر بۆ ئەوەی بتوانین مافەکانمان بەدەست بێنێ. لێرەدا ئێمە بەیانی ساعات لە پێش مقڕی و ئۆفیسی نەتەوەی یەکگرتووەکان گردبوونەوەیەک ساز دەکەین. پشتیوانی هەموو ئەو لایەنانە سیاسیان دەکەین کە داواکارن لە مافەکانی دەنگدەران لە هەرێم و لە کەرکووک و لە شارەکانیاندا. ئێمە پشتیوانیانێ دەکەین